ئەو تا بزمار و چاکوشمان پێ تۆ زۆر ئامادە ئەمڕۆ کەسێکی بەتوانە کەسێکی بە ئەزمون و خاوەنی کۆمەڵێک کاری سنجڕاکێشە کار لە لامانە وەکو دوایین تەوەری پرۆگرامەکەمان کە کار بە بزمارەکات و بە دەزوش و ئەو کارانەش زۆر ڕێکدانەیەوەتەوە و جوانیکەشی زۆر جار لە پشمانەوە ئەیبینن کە چەند کاری کردووە بەڵام ئەمڕۆ ئێمەش چەکشتی بۆیە ناوین لەگە بزمان ئەڵێ واتان لێکەم خۆتان ئەم کارەکان بکەن جایمە بەر لە بچین لە کارەکان با بەخێراتنیشی بکەین کاگاکان خێرانی تا زۆر سپاس بۆ ئامادەبوونە دەستخۆشی و کارە جوانانەشە لێکەین ئەمڕۆژ بە ئامادەکاریکی باشەوە هاتی تێرە زانکارێکی باشە بن هاوکارتە بیر چکەمڕۆ دەستەکەین بۆی کە شوازی کارەکە چۆنە لە سفرەوە چۆن دەست پێکرێت چکە زۆر کەس کە داوای ئەمەی کرم هوەرە چۆن دەست پێکرێ و تا کۆتایەکەشی باشە ئەگەر ئینشاڵڵا بەرنامەکە کاتی ومان هەبووە تا کۆتایی ئینشاڵڵا ئەوەی کە پێویستمانە ئەگەر هاوڕێیان کامێرە بخەنە سەری ئەو تەختەی کە بەکاری ئەهێنین زۆر تەرکیزەکەمە سەر ئەوە کە داواکەن جۆرەتی تەختەکە چییە؟ تەختەی MDF پێوترێ باشە و ئەستوریەکەی 18 ملیمە باشە ئەوە باشترینە لەبەر ئەوەی ئەگەر باریکترمان هەیە بە کەڵک نا بزمارەکەیەتە دەرەوانێ خۆ تۆ ناکرێت بزمارێک بەکاربێنی کە زوو بێتە دەرەوە باشە ئەوی کە پێویستمانە لەگەڵ تەخت وەرەقا چاکوش پێوانە بزمار ڕقەمی هەیەوە ئەوە لای خۆمان پێوتە ئینج و ڕوبع اینجا بەڵێ من تاکە کەس نمکەم هوەراکەم زۆر کەسێکە هەیە من کارە وەنەریاکە هەرێکە و قیاسێ بەکارێنێ بەڵام من بەپێی تەجروبەی خۆم کە چەند ساڵ و کارە ئەەکەم باشترین قیاسی ئینج و ڕوبع ئەگە بچووکتر بێ کەمتر ئەچێتە ناو ئیشکردن لەسەری قورسدا ئەم شێوازە بزمارە بەڵێ ئەوە زۆر کەسیش داوایەکەن کە جۆرێتەکەی چێت جۆرێتەکەی لایمە پێوتێ بروجەر بروجەر بۆ جۆرە ئەوە ناوەکێتی ئەگەر لەو قیاسەش گەورەتر بێ خوارە بێ لە وەختی داکتینە یعنی هەتا بزمارێ بەڕێکی داکترێ لە نسیانە بە خواریدا یانەوە باشتری گەشتۆ ئینچنی چارەکەەکە لە هەموو سەحرخان تەرکیزکەنە سەرەوەش تەنانەت ئەم تەختی کە تۆ ئەیبینی لاانێت تۆ هەستی پێ نەکەی من ئەزانم جۆرێکیان هەیە ناوەکی کەمێک بۆشە جۆریان هەیە ناوەکی پڕترە تەنانەت ئەوە شەفەرقەکە لە جۆری داشتینە بە دڵنیایەوە لە بەرەو بزمارەکە نایەتە دەروانێ تۆ بێ بزمەیانی بە جۆرێک ئەو کارە بکەی بە پەت و بزمارەکە تابلۆکە هەڵبگری ئەوە نە بەهێز بێ نەکارێکی شل و شێوا بێت دەست پێ بکەین دەست پێ بکەین سەرەتا بێت تۆ بیلۆکەیتوانێ ئەو شتێکە لە مێشکتایە چییە باشە چییە؟ و حساب و کتابی بۆ بکەی کە ئەو شتێکە تۆ دێ لەسەر ئەو قیاسە جوان دەرەچێ خو جوان دەرناچێ سا من ئەمەکە لە بەردەسمە تیری ناوەڕاستەکەی 7 سانتیمە ئەمانە کارێکی زەخرەفە بکەین هەموو کەسێکیش کە سەرەتا ئیشەکەی ئەبێ ئیشێکی ئاسان هەڵبژێری ئایا تۆ ئەتێ دەست پێ بکەی بە ئیشێکی زەخرەفە یاخود ئەتێ بوون دڵێ دروستکەی یاخو حرفێ دروستکەی بۆ ئێمە چی ئاسانترە دەست پێ ئێوە خۆتان بڕیار بن ئێوە چی دروست بکەین زەغرەفە بۆ ئێمە ئاسانترە لاانێ ناتوان بڵم زۆر ئاسان دەرەچێ ئەتوانە حرفێ دروستکەن یاخود دڵێ دروستکەن حرفێ دروستکەن بەڵام تەرکیزکەن حرفەکە با یەخەد نەبێ یعنی ئەبێ پڕ بێ ئەی باشە ئەی باشە یا ئۆ بەدڵی تۆ حەزەکەی ئەوەیە کە بزانێت چۆن دەرەچێت ئەگەر باشە بێ بۆ بینەران ئەتوانین دڵێ دروستکەین دڵێ بازان زۆر بەسیتە بێ هاکارانمان ئێوە دەست پێ بکەن و سەرقاڵی ئەم کارا بن باش نییە؟ فەرموو ئێستا ئەمە باشە؟ زۆر باشە زۆر برتێت بەڵام ئەبێ ئاگاداری ئەوەش بین کە لەسەر و خوار باشە چەندێ مابینی هەبێ ئەم خەتەمان زیاد ئەو خەتە زیای کێشەمان نابێت عادەتەن ئێمە توانین لە سکێ چهار خەڵاتە کرێ هیچ کەس 100% نییە باش ئێستا ئەمە چۆن بەمەوە بنووسێنین ئەگەر بتێ بە شێوازێکی هەڕەمەکی بزمارەکان داکوتی ئەوە زۆر ئاساییە بەڵام بۆ من ئەگەر هەر کارێکی لەو جۆرە بکەم تەنها بینی بزمارەکانیش ڕاستەم پێە باشە سانتیم بە سانتیم جیایەکەمانێ بۆی کارەکەمان زۆر تەکنیک بێ من ئاتەن 1 سانتیم بەکارێنم چکە ئەگە 2 سانتی بێ زۆر بۆشە بێ ئەگە 9 سانتیمیش بێ زۆر جووتە بێ لێکەوانێ باش سەحار تۆ خەریکیەوە بە نەچمە لای کاگەکار حەزم لەم ئیشی پەتەیە وایە کەسەکەتەوە بۆ من بگرە
جاک کاک ئاکار ئێستا ئەمەی کە من کێشامە سێ و نیوە ئەو نیوەی چی لێ بکەم ئەتوانی بۆ نمونە لە ئەفمکە ئەگەر بەم جۆرە ئێمە حسابی بکەین سێریکە لێرەوە لێرانە یەک تۆز مەسافەی عینێ باشە لێرەوە دەست پێ ئەەکەین ئەمە یەک ئەمە دوو سێ ئەمە چوار ئەبینی هەر هەمووی هاوسنگ دەرچوو باش باشە کێشە نابێ ئەو نیوەیە کارەکان بۆ جۆرە ئەبێ بزانی چۆنی دۆزیتەوە ئەی ئەوە ئەمە سەرەتا یەکەم گرێ دووگری ئێن باش نییە؟ دوایەمە بێ بەزیاتر. بۆ ئەمەی خۆمان ئەوە دانی بۆ کۆتاکی کە گرێ بێنەوە لەبەرەوەی ئیشی زەغرەفە زۆربەی کا بۆ جۆرە لەکوێ دەست پێ کرد خاڵی سەرەتا کۆتاییش دەچێت و ئەوێ ئێستا لاانەیە پێتان سێبێ کە سەرتا بۆچی یەکسەر دەسێمە ئەمە من چۆنڵی چاوم بۆ بە قیاس بەڵامەگەیشی کە بێبوو نەبێ بگەرە تاکو ناوڕاستەکەی کوێ ئەمە ناکەیت بە نیشانەیەک وەکو ئەوەش ئەتوانین بەڵام بۆ نمونە زۆر جار ئەو خاڵەمان نییە ئێمە ئەو وەختە چۆنێکی بە قیاس وەنیە گەر دەزۆکە باش ئەدەمێ زۆر باشە بەڵام کاک سەرکۆی کە زۆر گرنگە دیقەت بە ئەبێ پەتەکە زۆر تۆن و تۆڵ بێ منیش نابێت لە کارەکانی کە تا دەستکاری ئەگە تەرکیزکەنە سەر و کارە سێری کە چەند تۆن و تۆڵە کابێ ئەو بێ بە من ئێستا تۆ وەرە دەست پێ بکە باشە بەتونی ڕاکێشی ئەیهێنی تۆ بۆ خاڵی هەنە ئێرە بەڵێ لێیاڵێنی بێنەرە بۆم لە ئەمە پێوتێ شازی تەکنیکی یەک بە یەک باشە یەک بەرامبەر بە یەک نە بەڵێ بێت زەربی بێت بزەڵە بە شازی زەربی بابە ئەی بەمە بۆ ئێرە بەڵێ ینی ئەم لە ئێستا تێکشتم لە ئیشەکە یەمە بۆ ئێرە مینەکە و برد تەواو بەڵێ زۆر باشە وردە وردە بەڵێ من پێمەڵێ ینی تۆ بۆ ڕازیت لە کارەکەی کاکاکار زۆر باشی هێنێ بەڵام ئەگەر بزانم باشە تا ڕادێت توانین بڵێن تون و تۆڵە دا تۆش یارمەتی نەکەم پەتەکەم بۆ ئەوە تا بابێت ئەم پەتە چی پێ ئەوترێت پەتەکە لای خۆمان بە کوردی پێوتێ پەتی نەبڕ ئەیش ڕقەمی هەیە باشترین ڕقم کە بەکاری بێنی ڕقم شەشە ئەگەر لەو ڕقەمە ئەسووتێ بێ بزمارەکە بۆ نوێی شێکەگەر پەت زۆر لە خۆی بگرن نایگرێتە خۆی ئەگەر کەمتریش بێ ئەقرتێ یعنی باشترین ڕقم شەشە کاگاکار بزانە دڵنیەکەی باشە زۆر باشە کاک سەرکۆ بابێتوانێ باشە مێزەکەش لەگەڵ ماسوڕێ ئەوەشی سوڕێ پێما بە ئیشی وا ئەگەر ئەنجامیشی بێ بنیام زۆر هێورەکاتەوە کاگاکار بەدڵنیایوانێ و کاتێکی زۆر باشی ژەبە بەڵام لە کۆتایە ئەتوان بڵێم زۆر ماندوو شتەکە بەس دەر ئەنجامی کارەکە کە تاو ئەبێ دڵخۆشکەرە وایە ئەو هیلاکی لە جستەی بنیام دەرەچێت بەدڵنیایەوە یعنی تۆ سەحرخان نابێت تەرکیزکەیتە سەرەوەی کە بۆ نوێسە و کارێکی سادەیە دەست پێ ئەەکەی بەس دوای ئێمە بڵێ سەرکۆ دروستی کرد بەسە ئەمانە تەنها توانین بڵێن بەستین بەڵێ ئەتوانی تر ئەمە خۆم بم خۆت بە یعنی ئەتوانی وانە بەدڵنیایەوە بەس من بۆ دەگرم بۆی یاری نەکە توش بەتوانەکانی خۆمە بەست تەواو ئەتوان بڵێن بەشە قورسەکەی ئەم هوەرە دەموچاوە پۆرتریت کە زۆر قورسە و جیاوازترە لە کارەکانی زۆر ینی هەر پۆرترێتێک کەمترینیان بەلانی کەم 1500 بزمار لە خۆیگرێ کەمترینیان یعنی پۆرترێتم هەبووە زیاتر لە 1000 بزمار دەرچووە اینجا ئێستا ئەگەر یەک کێشەش دروست بێت هەنێک جار ئەم پەتانە تەواوە بێت یان ئاڵۆس کێشەنیە لە هەر شوێنێکا تاوا بێ بۆ نمونە زەخرەفە بێ یاخو هەر شتێکە بێ بەڵام زەخرەفە بۆ نمونە لەکوێ تاوە بێ لێوە دەست پێ بکەیت مەبەستنەی گرێکە ئەخیتە کوێوە کێشەینێ لە هەچ کامیشان نابێ لە ناوەڕاستەکە بێت نابێت بۆ نمونە ئەگەر پەتەکەمان بێ ئەفو کاکسەرکەوە لێرە کۆتای بێ باشە من یەم لە بزمارە گری ئێم باشە دوایەوە بە هەمان ڕنگ لێرە دەست بێکەمەوانێ باشە بەردەوام بە لەگەڵ ئیشەکەمانە با باسێکیەوە بکەین کاکار تۆ ئەمیشانە شوێنێکی تایبەت هەیە بە خۆت یا خۆت هەر لە ماڵەوە زۆرێک لە ینی کەسەکان داوا ئێواکەن کە شوێنێکی تایبەت بە خۆم هەبێ بەڵام زۆر جابێ بارودۆخ و زروفی ژانەکە بگریتە بەر چاو کە ئابزانی ئەو کەس ئەو شتا ئەبێتە مای بژێوی ژیان بەڵام هێمە هێشتا نەگەشتونەتەوە ئاسی کە ئایا ئەم هوەرە
ئەم کارە ئەوێتە بژێوی ژیانی سەرەکی ئینسانێک لەبەر ئەوە هەتام کاتە من لە ماڵ و کارەکانەکەم و لە ڕێگەی زیاتر سۆشیال میدیا و ئەوانەی بۆ نوەکە پێشتە کارم بۆ کردوون ینی مستحیلە هەچ کەسێک کارێکم بۆ کردبێت جارێکە داوای کارێکی تری نەکردبێتەوە کاتە ئەوەی کە ئیشەکەشە جوانە تا ڕادەیەک زمانی ئەوە کات کە تۆ کڕیارەکان و بازاڕەکەت بەردەوامی هەبێت کاتێک کە تۆ کارێکەکەی ئەبێ کارەکە بۆ خۆت ئەنجام بێ نەک بۆ کەسەکە لەبەر ئەوەی کە بۆ خۆتە ئەنجامە ئەتوان بڵێ بۆ پەری دڵسۆزی و کارە ئەنجامی بەڵام بۆ کەسێکی بەرامبەر بێ زۆر گوێی پێ نایی بەدەی خۆک و خۆمان بە ئەڵێ بەڕێ ئەەکەین بەڵام من ئیش بەڕێ ناکەم چکە تۆ لە کۆتایە ئەم کارەکەیەکەی پێناسی کارەکانی توێ بزانیت ئیشێک بە جوانی بکەیت کاری هوەریشا زۆر کات ئەوەی کە تۆ ئەیکەی دڵخۆشەیەکی خۆت زۆر زۆر گرنگترە پێشەوەی دڵشی ینی ئێستا ئەم کارانەی کە لە پشت منەوەی لەوانە شاوکاران لەگەڵ سوورەکانە ئەیبینین کە کۆمەڵێک ینی ئەتوان خوێنەوەی جیاوازی بۆ دەستکاری زۆر زۆر جیاواز و تێکەڵبوونی زۆر زۆر جیاواز هوەر یەک شازیە کاکسەکەەوە بۆ نمونە لە لای من مانایشیە لە لای کەسێکە مانایکی هەیە ئای زۆر جار کە کاتێک کارێکی هوەری ئەنجامەیەم ئەڵێ مانای چییە من پێناسی بۆ ناکەم چکە تۆ ڕوانگەی تۆ جیاوازە ڕوانگەی منیش بە شێوەیەکی هەیە بەڕاستی وایە جا ئێستا هەتا سەرکۆ ئەو ئیشتاوەکە من ئەم یەک سانتیمانم دیاری کە ئەگەر عزیێت کێشی بزمار کوتینەکەشمان فێر پێ ئەتوانی بڕۆ لای من زۆر باشە بەس کاکسەکۆ گادار بێ نەخزێ ئەوە ئەمە باشەکەم بۆ خۆم من چەپەم بەڵێ جا من چەکشەکەی خۆم بەکارێنم باش منش ئەم چەکوشە لە کاتی پێویستە هەرچەم چەکشەکەشم کۆن بووە ئەگەر ئەبێ بخێنە ناوڕاستی تەختەکەوانەیە ئەگەر بۆ نمونە تۆ کارەکەی پێی بڵێ بۆ نمونەختە بە ڕاستەکە لە سانتیم بە سانتیم دیاری ئەەکەی بەڵام من دەدەی واڵێ ئەوە نیە چاومڕات توانین بە حکمی چاو کەمە قیاسەکە دیاری بکەین بەڵام زۆر کەسێ بۆ نوێ ئەڵە چۆن تەسبیتی کەم ئەم وەرەکەی لەسەر تەختەکە باشە بۆ نمونە توانین بە تیپ تەسبیتی کەی سابتی بکەی هەتاوەکو ئیشەکە بزمارەکان داوتی تو دوای هەڵێگریتەوە بەڵام بۆ نوێسە ئەم تەختێ بۆیاخ کراوە ئەبێ بیرلۆکەینەوەوانە کە ئەو تیپە بواخەکە هەڵەگرێتەوە یان هەڵی ناگرێتەوە کەوا بێ من تیپی لێ نام بەس بە بزمارەکە خۆیان یەکی دوو بزمارە کێشەمان نابێ مادەم یەکەم ئیشە گەس کێسەکە گەرچی خوار خێچی تیا بەڵام کێشە نابێ مادەم یەکەم ئیشە ئەتوانن سکیچێک کە ئامادەکراوە ئەوە دابنێن بە پرند ڕای کێشی ئەوە ژەبێت بەڵام بۆ نمونە ئەمە قیاسی بچووکە بۆ قیاسی کارێکی گەورە چۆن کارەکان جامێ ئێستا تۆ ئەو بازنەیە چۆن کێشەوەتەوە ئەو هەر بەدەست بەڵێ کاتە دەستت ڕادێ دەست ڕایە و زۆر کەسی ژەیە پرسیاری واکڵێ ئاش شەرتە ڕەسام بەم شەرنی ڕەساندی ئەگە تەرکیزکەی یە خاڵم داوتی لێرە خاڵێکیش لێرە داوتم ئەمە بۆچی بۆی کە وەرەخەکەمان نەجوڵێ باشە تۆ چاویش ڕاهاتوە قیاسەکان بە قەتێک داوتی بەدڵنیایەوە بیلاکی شەویت شانومە لە چۆنە کاکسەکۆ سەرکۆ ئەم شەو خەوت خۆشە بێ باش من چکە لە بەر ڕاستەکەم لەوانەیە تەشەنووس نەکەم تۆ زرمە زرمیشەیە پێما بێ لە ماڵەوە بێ کاتێکە ئەنجامی من بە ڕۆژ بزمار داوتم بە شەو کاری پەتەکاکەم لەبەرەوەی تۆ احترامە بێ کەسانی چوار باوکم زۆڵە لەوانەیە ڕۆژە دەرماکە لەسەم بەزمەکە نا لەوانەیە دراستەکان نەزانن هوەرمەند ئیشێکی هوەری جوانەکە ڕێز و حورمەتم هەیە بۆ یەکە بە یەکان سوپاسیانەکەم منیش تاقی بکەمەوە چەندانێک داوە بەس هیچ لە پەنجەتانێەوە نییە زۆر باشە و ئەبێ زۆر ئاگاداری پەنجەکانەبی بەڕاستی و نینۆکت نینۆکی درێژ بناوەوە ئەم پیشە نابێنە تۆزێکی لارە بێ زوو ئەمدی ئاوا ڕاستی تا دەست ڕایە لەگەڵ تۆ یەک جار پیاتا کێشە من لەوە دەستم ڕاتەوە هەر بەدەست تەوا بەڵێ ڕازیت لەو یەک دانەش کێشە بەسەر ئێوە دیارەشتا بەسی کێشە نیە هێشتا مابی کەمێشی باشە
ئەتوانی ئەگایك لەم بێلت کارانم باسی وەکەن ئەگەڵ لە پەنجە ببانەوە لە کەواری نەخۆی ئەمە ئەگەر زۆر چۆناوە چۆن چارەسەرەکە ئەگە زۆر بچێتە ناوانێ ئەوەختە بۆنە بە پلای سێ دەرەکەین لە هەمان شوێن زۆر بە هێواشت دای ئەکوتین چکە هێشتا بە تاواتی بۆژ نەبوو شوێنەکەی ئەگە تەرکیز کەیسان بزمارە زۆر خوارە بێ زۆر ئاگاداری ئەوە بی کە بزمارەکان قەینایەکەم شەروە بێ تا دەسەڵاتێ و چاوەڕادێ وایە ئێستا بە من پاسا بێنمەوە بۆ ئیشەکەی خۆم بەڵام شتیشەیە دەسێکی پیازانی قیاسەکەی چۆنە قیاسەکە ئاتان ئەگەر تەرکیز کەسێکە من چۆن داوتم کە ئەم لەمە باشە ئەم سوچەیەم لە سەری ئەم بزمارە ئەم سوچە شیانی بەر ئەو سەراکە تۆ نزیک یەکەکەونەوانێکە لە ڕووی ئاسی بەرزوو نزمیوانە چکە ئەگەرێکە زۆر بەرزبەی کە زۆر نزم بێ ڕاستی ناڕێشێکی تەواوی لەیاد زۆر جار کە ئەیبینێت لا دوای ئەو بزمار کوتینە زۆر ئاسان بێ بەڵام کە ئەنجامیای ئەبوون واژ نییە زۆر کە زوازانە کە کارەکانەکەم وازانە بە جیازدای ئەکوتم چکە کە کارێکەکەم ئەگە تەرکیزکەیتەوە زۆر هەوڵێم بەرزنزمی شالێک ئاستا بێ توانیشی دەست لەوە هەمووی بەدەست دەکرێت واتە هیچ ئامێرێک تەقەڵی نابێت تو ئامێری تێکۆ نابێ بە ئیشی دەست سەرخۆ لە چ قۆناغەکەی باشە ئەمەی تەرکیزم کردوێ من ئەمە زۆوازام سەوتەکە دروستی کردووە زانی سەر چۆن دەرەچێ چە کوشەکەی ئێمە وایە باش کاتە ئەم بزمارکردنەکە بوو ئەوە پەتەکەیەتی بەڵێ بەڵام ئێمە ئەگەر حرفێ بەدەست خۆمانە ئا بە شازی زەغرەفەی پڕیکەینەوە یان بە شازی هەڕەمەشی و بەدەست خۆشمانە بە پڕ بێت یاخود تەنک بێ بەڵام کارەکان عادەتەن زۆربەی کار لە بۆنە نووسینە پڕ بێت جوانترە خێرایی و خاویشتە ئەگەر وا بێت و دوکان دابنەوە زام دایخی باشتە چکە زۆر خاوی ئەخدەیە قەینایەکەم تەرکیزی شۆیگەم زۆر زۆر باشی ئێستا گەر تۆ بیتە تەواو کردبێت سەرکۆ دەستێکی هوەری هەیە زۆر باش هێنایەتی لەبەرەوەی دەستیشمدا زۆر تۆ بکارەکە ئەمە زۆر پەتڕاکێشان تۆزێکیش دەست بریندار ناکات بەتڵنیایە زۆر پیکا بەز من بەڕاستی پێسم زۆر باشە ولانە لە کامەرەکان شۆ دیار بە تۆزە نینۆ کوشتم پیس بێەوە پیسینەوە بۆە خەچکۆم بۆە کردووە و لێنە بۆتەوانێ و بۆیەوە دەستەکانە خۆش بە حاضر کردو بە بەرنامەکەی بەس هەر ئەوەنەی عزیز کێشی پێمان بڵیت کاک ئاکار ئێستا ئەمە تۆ ئەگەر بتەوێت دروستەکەی لەکوێوە دەست پێەکەی مەبەستە بزمارەکەی یاخود پەتەکەی هیچ کێشەی نییە بەڵام ئەگەر زەغرە بە شاسی زەغرەفەی پڕێکێتەوە بێ بیکەیتوانێت چۆن پەتەکانە بێت لەکوێ زەغرەفەی بێت بەڵێ چۆن بێت ئەگەر بە هەڕەمەکی بێت چۆن هەڕەمەشەکە بۆ نمونە بەدەست خۆتە لە کام بزمارەوە بێ بۆ کام بزمارە ئەکە بەشزیکەیتەوە بە بەڵێ بینەرە ئەمە هێشتا کەمشی ماوە کاتەکەمان بەرەو کۆتا هەروە ئەگەر بۆ نمونە بمانەیە پڕێکەینانە بە شازێکی زەغرەفەی بۆ نمونە ئەگەمە خاڵی دەستپێک بێ ئەمە خاڵیەک بێ ئەهێنی بۆ خاڵی دوو لێرەوە بۆ خاڵی سێ لێرە چێتەوە خاڵی چوار کابوت و زەربیەکەی خۆت کەوتە بۆ جۆرێتەوانێ بەڵام ئەگە هەڕەمەشی بێ لێرۆی بێ بۆ ئەوێ لێوێ بێ بۆ ئێرە هیچ فەرقی ناکات نابێت ئەوە نا بەسکە کاتێ ئەگە تەنی بێ بە بەس ئەگە زۆر پڕ بێت نابۆ شێوازەش برزیە و کۆتاییە کە تاو بوو پڕماکردەوە بێ ئەبێت چوار لەورەکەی کامل بچنیتەوانێ بۆی ئەو پەتەنێتەوە دەروانێت دەورە بەڵێ بەتەواتی یعنی بزمار بە مزمار نەک بڵێ بزمار بە بزمارەوەی بیخێتە بینیانە بۆی ئەو پەتەنێتەوە دەرەوە کە کارەکە زۆر تون تۆڵە بەس بۆ نمونە لە شازی زەغرەفەیە هەموو کاتە پیسما پێی نییە بەڵێ باشە با منیش کارەکەی خۆم ئەوی کە پێگەشتم بەڵام ئەمێ شتێ بکەم بۆی کە شل نەبێتەوە تۆ ئەو بگرە من بەرزێکەمە باش نەکە سەرکۆ ئەمە بەشی شێتی ئەتوانی بڵێن 125 کارەکەی چکە زۆری ماوەشە بەڵام باشێنەوەمە بە دڵنیایەوە زۆر باشێنەوەکەشی دیارە زۆر یعنی ئەمە زۆر تەرکیزکەمە سەوە کاکسە کۆمە بگری باشە نەوازە تەختەکە بێنە ئەبێ شازێک ئیشەکە ئاهاتون و تۆڵ بێ باشە یعنی نەک شتێکی شیلوشیا بێت و بە ئاسانی بپشڕەیە خۆت بێتە دەرەوانە ئەوە ئیشی منە دەستەکانە خۆش بە هیوام کە هەموو بینەران سوودێکی باشیان لێ بینی بێت
ئەمە بڵم ئەتوان بڵم سەرەتایە دەست پێ سەرەتا زۆر کەسێ توان بڵێن بە چاڵێ بە ئاسانە بەڵام تانێتە سە ئەسلی کارەکە نازانین چۆنە چکە وەکو وتمان ئەمە بەمەوە ناوەستێ تیشە قورسەکە لە چیایە لە پۆرترێتە دەم و چاو کە بەڕاستیەوە ئەرکێکی زۆر قورسە و کەمترین کات دە بۆ 15 ڕۆژێ پۆترێتێ بە قیاسی مەتر بە هەشتا حسابکە لە سنگیا خوشان بەرەوسەر ئەوەی پێچێ زۆر گرنگە کاری زۆر زۆر ئاماژە بۆ خاڵە بەم زۆر کەسێ جاریوە ئەڵێ پۆرترێتێکمێ بە قیاسێکی ئەیفۆر ئێڵم بەس قیاسی فۆرگە بەس بەشی چاوێکێکە یعنی تۆمە حەق و حسابی هەیە ینی وەکو فڵچە و قەڵەم نییە بتوانێت بە هەموو قیاسی ئیشی خۆ بکەیت زەحمەتی خۆی هەیە و هیلاکی خۆی هەیە و بە هیوای دەستەکانی خۆش لە هونەر بە تایبەت هونەری دەستە دروست بێت سپاس بکەین بۆ ئەوەی فێرت کردین لە شوێ دەست پێ بکەین چۆن هەنگاوەکان بنێ سەرکۆشی شەکەی زۆر جوان زۆر بەڵام لێرە ئێمە هاتینە کۆتای پرۆگرامەکەمان بە هیوای ئەوەی کە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان سوودی هەبوێ بۆی ئازیز و خۆشەویست بە هیوای ئەوەش ئەم هونەرە کە هەرچەندە هونەرێکی جوانە بەڵام چەندین چێژی خۆی هەیە ئێوەش بتوانێت تاقیکەنەوە و سپاس بۆ کاکاری زۆر سپاس بۆ تۆ